خەڵکی ئێران ناگەڕێنەوە بۆ بارودۆخی 3 مانگ لەوە پێش. کەمتر لە 3 مانگ لەوە پێش ژینا ئەمینی کچێکی گەنجی سەقزی لە تاران لەلایەن حکوومەتەوە دەکوژرێت. مەرگی مەحسا لە گرتوخانەی حکوومەتیدا قین و تووڕەی پۆن خواردووی خەڵکی کوردستان و سرانسەری ئێرانی تەقاندەوە. ناڕەزایەتی و مانگرتن و بەرەو ڕووبوونەوەی خەڵکی تووڕە لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم لەسەر شەقامەکان گەورەترین و درێژماوەترین دەورەی خەبات لە دژی کۆماری ئیسلامی تۆمار کرد. خەڵکی کوردستان، ژنان، لاوان، خەڵکی بەلوچستان، کرێکاران و زیاتر لە 170 شاری گەورە و بچووک بە مانگرتنی سەرتاسەری خەڵکەوە لە دژی ڕژیمی ئیسلامی پەیوەست بوون. دروشمی ژن، ژیان، ئازادی بە خێرایی لە کوردستانەوە گەیشتە سەرتاسەری ئێران و دواتر بە خێرایی لە وڵاتانی ناوچەکە و دنیادا دەنگی دایەوە. زیاتر لە 2 مانگە حکوومەت هەرچیەکی لە توانادا بووە بەسیجی کردووە، بەڵام نەیتوانی وە خەڵک سەرکوت بکات و بارودۆخەکە بگەڕێنێتەوە بۆ ئاستی 2 مانگ لەوە پێش. لەم 2 مانگەدا بەشێکی زۆر لە خەڵک لە کوردستانەوە تا بەلوچستان، لە مازەندەرانەوە تا دوورترین شارەکان ئێران بە دەنگی بەرز و لە ڕۆژی ڕۆشندا ڕایدەگەێنن کە خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامی و مەحاکمەی سەرانی ڕژیمن بە تاوانی جنایەت لە دژی بەشەریەت. لەم 2 مانگەدا گەشتی لاتولوتەکانی گەشتی ئێرشاد بەرەو ڕووی شکەست بوونەتەوە و بەکردەوە پۆشینی ئیسلامی ئیجباری لەلایەن خەڵکەوە و سەرەڕای جاخوازی و مەیلی حکوومەت هەڵوەشاوەتەوە. ئاخوندەکان کە 43 ساڵە سوکانی دەسەڵاتیان گرتووەتە دەست و دەستیان بەسەر هەموو کاروبارەکانی وڵاتدا گرتووە و نوقم و شەریکی گەندەڵی و جنایەتەکانی ڕژیمن بەرەو ڕووی قین و نەفرەتی قوڵی خەڵک بوونەتەوە. مێزەری مەلاکان کە سەمبۆل و هێمای گەندەڵی و کۆنەپەرستی ئیسلامیە بووەتە تووپی فوتباڵ و لە بەرپێک شان و کوڕانی لاودا بەرشەق کەوتووە. کوردستان لە دروشمەکانی خەڵکدا وەک چاوچرای ئێران وەسف کراوە و 4 دەیە درۆ و تەبلیغاتی ڕژیم دژ بە خەڵکی کوردستان هیچ کاریگەریەکی نەماوە. سیاسەتی دووبەرەکی نانەوەی ڕژیم بەرەو ڕووی ڕسوایی و شکەست بۆتەوە و خەڵک بە هەر ئاین و مەسەبێکەوە لە هەر نەتەوە و زمانێک ژن و پیا و یەکیەتی و یەکگرتووی خۆیان جێژن دەگرن. 2 مانگە ئەوەی لە زۆمرەی ئەرزش و پێرۆزیەکانی ڕژیم بووە لە شەخسی وەلی فەقیوە تا سیستمی ویلایەتی فەقی و بەیتی ڕێبەری کەوتووەتە بەرجنێ و گاڵتەی خەڵک. وێنەکانی خومینی و خامنەئی تابلۆکانی یادبوودی تێرۆریستیەکانی وەک قاسم سولەیمانی ئاگر تێبەردەدرێن یان دەخرێنە ژێرپێوە. لە 2 مانگەدا زەوی لە ژێرپێ کاربەدەستانی ڕژیمدا گەرم داهاتووە و خەڵکی دنیا و ناوەندە نێونەتەوەیەکان هەستیان کردووە کە حکوومەتی ئیسلامی نوێنەری خەڵکی ئێران نییە. لە دەیان پەرلەمان و کۆنفرانسی جیهانیدا جنایەتەکانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی ئێران مەحکوم کراون. حاکمانی ئیسلامی کە توانایی چارەسەری هیچ کێشە و گرفتێکی یابووری، کۆمەڵایەتی، سیاسی و ژینگەییان نییە، دەیانەوەی ناڕزایەتیەکانی ئەم قۆناغا بە ڕەتکردنەوە و سەرکوت بە قەوڵی خۆیان دەیانەوەی کۆبکەنەوە و دەیزە بە دەرخۆنێ بکەن. کۆکردنەوە لە ڕوانگەی ئەوانەوە یانی سەرکوتی ناڕازیان و هەمووان دەزانن زیاتر لە 2 مانگە لەم ڕاستەیەشدا بەرە ڕووی شکەست و ڕسوایی بوونەتەوە. کۆمەڵگای کوردستان یەکیەتی نێوخۆیی پچەو کردەوە. بەشە جۆراوجۆرەکانی بزوستنەوەی کرێکاری مانگرتنی خۆیان دەست پێ کردووە و بەرەو ئەوە دەچێت تا بگاتە ئاسی مانگرتنێکی ڕێکخراوی سەرتاسەری. لەم 2 مانگەدا کە لێنی نێوان حاکمیەتی دز و گەندەڵ لەگەڵ جەماوەری خەڵکدا زیاتر لە پێش و ئاشکرا و قوڵ بووەتەوە. خەڵک زەربەپەرزیری و شکستی حکوومەت و نظامی ئیسلامیان بە چاوی خۆیان بینیوە و هیوا و ئاواتی ڕووخانی کۆماری کۆنەپەرست و جنایەتکاری ئیسلامی زیاتر لە ڕابردوو گشتی و زەروری بووەتەوە. لە 7 مانگەکانی داهاتوودا ئێمە شاهدی شکست و ناکامی زیاتری حکوومەت دەبین و لە کاتی ڕووخان و لە نێوچوونی ڕژیمی ئیسلامی پتر نزیک دەبینەوە.